سڵاو دەبێت تەفگەر هەڵبەتە لە من ئێستا لە بەردەم دادگای بەرایی کفریم دیارە لە بەرەبەیانی ئەمڕۆ تەواوی فەرمانبەرانی دادگای بەرایی کفری دەستیان بە مانگرتن کردووە لە بەرامبەر دواکەوتی موچەکان لە بەرامبەر ئەوەی کە 4 مانگە موچیان وەرنەگرتووە و هیچ ئاسۆیەکی ئەوەیشە نییە کە بڵێن کە موچیان پێ بدرێت بەم نزیکانە هەر بۆیە دەستیان بە مانگرتن کردووەکو خۆشیان دەڵێن تاوەکو ماگرتنەکەی ناشکێن تا ئەو کاتەی موچی چەند مانگێکیان بەسەرەکەەوە پێدەدرێت دیارە داوام نەکردنی بڵێن مانگرتنی فەرمانبەرانی دادگای بەرایی کفری وای کردووە کە قەرەباڵغێکی زۆر لە بەرەبەیانی ئەمڕۆ لە بەردەم دادگای بەرایی کفری دروست بێ لە هەمان کاتدا بەشێک لەو کەسانی کە سەردانی دادگای بەرایی کفریان کردووە دیارە ویستیانە پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەن کە ئەمەش نیگەرانێکی زۆری لەلایەن دروست کردووە منەمێ ئاماژە بۆ بدەم تەنها فەرمانبەرانی دادگای بەرایی کفری لە ئێستادا مانیان گرتووە دادوەرەکان داوامی ئاسایی خۆیان دەکەن بەڵام نەبوونی فەرمانبەران وایە کردووە کە هیچ ئیشوکارێک لە دادگای بەرایی کفری بەڕێوە نەچێت تەفگەر منەمێ باسەوەش بکەم نەک تەنها دادگای بەرایی کفری کە تەواوی فەرمانبەرانی دەستیان بە مانگرتن کردووە لە بەرەبەیانی ئەمڕۆوە کە ڕوونیش نیە تاوەکو کەی درێژە بە مانگرتنەکەیانەدەن لە هەمان کاتدا بەشێکی زۆر لە دام و دەستگاکانی سنی کفری بە هەمان شێوە هەڕەشەی ئەوە دەدەن کە ئەگەر بێت و بەم نزیکانە موچە بەسەر فەرمانبەران دەدا بەش نەکرێت ئەوە ناچار دەبن ئەوانی شاوشێوەی دادگای بەرایی کفری دەست بە مانگرتن بکەن وەکو ئاماژەم پێدا تەنها لە ئێستادا دادگای بەرایی کفری وەکو یەکەمین ڕۆژ دەستیان بە مانگرتن کردووە. بەڵێ سپاس بۆ پەیام نێربان دیار جەمال لە کفری لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاری